چه؟ وز بە کورا قوربان دەڵێن ئەگەر یەکێکی باشت لێ بڕوە خوایەکی باشتر دەدات نازانم ئەو قسەی چەند ڕاست قوربانی خوایەوە بەس خوا زانێتی چشمان لەو شتانە یعنی گرنگە چونکە باسی تەجروبەی شاری خۆم دەکەم دوای ڕەنگە شارێکتان بۆ بخینمەوە لەسەر جوانی یعنی دەمگوت ئەو جوانیە چییە بڵێم گەنج بووم ئەوهای تر عشق ئەوەیە بە تایبەت عشقێکی جوان 7 ساڵە گەلی بوو ئاخری یەک پێڵاوی لە بۆ ماوە سەفەری دەکرد دەمگۆ مەڕۆ بە قتاری ئەویش ناچار بڕوە سەدام کوێتی داگیر کرد و من لەو قەومە ئەوە زار خۆش بوو ڕۆژنامە نووس داد تندیان گۆ سەدام کوێتی داگیر کردیا ئەتوێ عێراقی نووسەری دەمگۆ کوێت عادی عێراقە محافزەی خۆمان هەموو کورد دەیگۆ نەخێر دژی سەدام بوو ئەمە لەبەر خلوودی دەمگۆ دەستی خۆش بی لێیاندا و کوێت نامچی لات خلود چۆ و قڕ بەسەری من بوو خێری تدا و کورا دەڵێن ئەگەر یەکێکی باشت لێ بڕوە خوایەکی باشتر دەدات نازانم ئەو قسەی چەند ڕاست قوربانی خوایەوە بەس خوا زانێتی چشمان لەو شتانە چه؟ وز بە کورا قوربان